ئەوەی پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی بەرامبەر ئاسانکاری لە بۆ هەموو شۆی گەشتیاران و ڕێبواران کە لە سنووری پارێزگای هەولێردێن لە بۆ ناوچە گەشت و گوزاریەکان و ئەوەی لەسەرمانە لە خاوەنی شوێنەکان لە کاربەندی شوێنە گەشت و گوزاریەکانمان ئیزبار کردەوە بۆی پابەندی ڕێنمایی تەندروستەکان بن بە بەستنی ماسک و دەستەوانە واروەها ئاسانکاری لە بۆ ئەو خەڵکی کە دێت لە بۆ ناوچە گەشت و گوزاریەکان بەڵام بەڕاستی ئەوەی تێبینەکەی گەشتیاران وەکو پێویست پابەندی ڕێنماییەکانن 105 کەمتر پابەندی ڕێنمایی تەندروستەکانن. ئێرە بەڕاستی شوێنێکی خۆشە یەکەم ڕۆژی جەژن لەگەڵ کەس و کارمانە بدوانە سەر دوایە هاتین وە سەیرانگای بێخاڵمان هەڵبژاردووە بە شوێنێکی گەشتاری خۆشێ زانین و بە شوێنێکی زۆر خۆشە و تیا ئاسوودەین. ئەوە هەڤینگەها ئۆشەوەیە گەلێکە خوشە و گەلێک عادەکی تازیاویە هینە و ئەمێ تۆتین وەختێکی خوش بورینین دگەل عۆیلێ خو دگەل عیۆلێ خو و ڕاستی ژبەری vê êşê jî gelek tesîrê xelkê kir nû ka em ê derketin. ابخو مزنترین ضربال و کرونای کل همه جهه که کفتی یا آن بیا تشته بس پایانی پتر یا وال جهه گشت و گذاری ها کفتی چمکه اول چندین هید بی همه یا عزل کری بیا یا داخل راو بین بس با اول چنده که یا وکری یا خلق بزار بیا المالت خود درد کفتن و تیتن قصدا هاوینگه هات کتن. Mein Name ist Carmen Schroll, ich bin Sängerin und Künstlerin und das sind meine Kollegen Jon Henrich und Emil Georgiev. Wir spielen heute hier zusammen Jazz, weil wir einfach finden, wenn es keinen Jazz geben darf in den Lokalen gerade, weil ja unsere Mutter, unsere Stadtmutti das nicht erlaubt, dann müssen wir auf die Straße, weil die Menschen brauchen die Musik. Jetzt gerade haben wir gespielt Fly Me to the Moon, so hieß der Song, und davor Night and Day. Country roads, take me home. Hello everyone, my name is Dimitar Gospodinov, or Dean is home. I come from Bulgaria, I'm 27 years old, I'm a singer-songwriter, and I play in the beautiful city of Berlin for the last 2 years. I make original music and I make popular songs on the street. In the last few months with the corona epidemic, it was a lot more difficult because the mood of the people is a lot more down.